بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە بەرهەمی نێوخۆیی گروپی ژینگە و ژیان لە ژێر ناونیشانی گەڕانەوە بۆ سروشت فستیڤاڵی پاییزە بۆ بەرهەمە ناوخۆیەکان لە قەزای چەمچەماڵ بەڕێوە دەبات. لە فستیڤاڵەکەدا دەیان کارگە و خاوەنکار لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بە نمایشکردنی کاڵا و کەلوپەلەکانیان بەشدار دەبن. گرنگی ئەم فستیڤاڵە ئەوەیە کۆمەڵێک هەلی کاری جوانە ڕەخسێنێ بۆ کچان و کوڕانی دەرچووی زانکۆ و پەیمانگاکان کە هەمیشە دەرچووەکان لە خەمی بژێوی ژیانی خۆیانان. ئەمە یەکەم. دووەم لە ڕووی ئابووریەوە پێویستە ئەم هەلی کارانەی کە ڕەخسێنرێ لە ڕووی ئابووریەوە ڕەچاوی بارودۆخی دارایی خەڵکی کوردستان بکرێت، چونکە خەڵکی کوردستان ئەو بارودۆخە داراییان کە ئێستا تێیە کەوتون قەیرانە ئەمە بەنسبەتی حکومەتی هێرێمی کوردستانەوەی. بەڕاستی پێویستە ئەم فستیڤاڵانە زوو بکرێ ئەنجام بدرێ. ئێمە بەشداریمان کردو بە شتومەکی خۆماڵی، ئێمە سابوونی سروشتی دروست دەکەین، هەمووی لە شتی خۆماڵی دروست دەکەین، لە هەنگوین و شیری بزن و شۆپان و زەیتی زەیتون. ئێمە لەم فستیڤاڵانە بەشداریەکەین بەس بۆ ئەوەیە بەرهەمەکەمان بە خەڵک بناسێنین تا ڕادەیەک سوودمان لێبینیوە، سوودێکی باش شەبینین، بەڵام زیاتر سوودی لێبینین گەر حکومەتیش پاڵپشتت بکات و بۆ تەرویجکردنی شتومەکەکان لە ناو بازار زیاتر. وەڵای ئێمە خۆمان داشکاندنی بۆکەین. بەڵێ داشکاندنی بۆکەن ڕەچاوی شمان گردووە کە ئێستا وەزعی دارایەکان باش نییە. من ماوەی چەند ساڵێکە ئەم سرکەی سێوە دروست دەکەم و بەژاریم کردو لە فستیڤاڵی کەشە بۆ سرکەیە بەژاریم کردو. بەنسبەت ئەم فستیڤاڵانەوە زۆر گرنگە، چکە بۆ ناساندنی ئەو بەرهەمە خۆماڵیانەیە کەوا لە وڵاتی خۆمانە هەیە و زۆر شاراوە بۆ یاخود دەرنەکەوتووە بەزەمە چەند ساڵێکە بەهۆی ئەم پرۆگرام و سیستەمە تازەیی کەوا فستیڤاڵە کۆمەڵەکان هەڵەستن پێی ئیشێکی خراپ نییە و باشە. و ئەوەی گرنگە لەم جۆرە فستیڤاڵانەدا ڕەچاو بکرێت داشکاندنی نرخەکان و ڕەچاوکردنی بارودۆخی دارایی هاوڵاتیانە. یەکێک لە سەرپەرشتیارانی فستیڤاڵەکەش دەڵێت هەوڵیان داوە ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێت داشکاندن لە نرخی سەرجەم ئەو کەلوپەلانەدا بکرێت کە لە فستیڤاڵەکەدا نمایش دەکرێن. ئەم پێشانگایانەمان ساز داوە. ئەم پێشانگایی کە کردومانەتوانێت تایبەتە بەکردنەوەی کە لە پورە شتەکانی کوردەواری و زیاتر بۆ ئەوەی ئاشنابینەوە بە شتەکانی قەدیم و کە لە پورێکی کوردەواریە و شتێکی جوانە لە کۆمەڵگەی ئێمەدا. واتە لێرەیە لە کردنەوەی ئەم پێشانگایە بۆ ئەو 6 ڕۆژە نزیکەی 1000 نەفەر تیا سوودمە نەبێت. دارایەکە کاریگەری هەیە لەسەر ئەم جۆرە بەدڵنیایەوە بارودۆخی دارایی مەسەلەی موچە و بازاڕی بەڵێ ئەگەر بێت و بارودۆخەکە وانە بووایە موچە خۆران باشتر بووایە مەعاش لە کاتی خۆیان بدرایە بازاڕی زیاترە بوو جوڵەی خەڵک زیاترە بوو خەڵک زیاتر هاتە پێشەوە بۆ شتکردن. ماوەی چەند ساڵێکە لەلایەن گروپ و ڕێکخراوەکانەوە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان گرنگی بەم جۆرە فستیڤاڵانە دەدرێت. ئەمەش ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە دەکرێت ئەم فستیڤاڵانە وەک بازاڕێکی ساڵانە بۆ ساختکردنەوەی بەرهەمی نێوخۆیی ئەژمار بکرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.